بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و خۆپێشاندانەکان و هەڵوێستی حکوومەتی ئێران گفتوگۆ لەگەڵ بەڕێز سیاوەش محەممەدی شرۆڤەکاری سیاسی دەکەین کە لە شاری بۆن لە ئەڵمانیاەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. بەڕێز محەممەدی سڵاوتان لێبێت سەبارەت بە گوتارەکەی سەرۆکۆماری ئێران کە دەڵێت ئەمریکا دەیەوێت ئێران وەکو ئەفغانستان و سووریا لێبێت، ڕای ئێوە چییە؟ دیارە ئەوەی ڕئیسی لە تارانە و ڕۆباستی کرد سیاسەتێکی گشتی ڕژیمە کە دەی هەوێ هەموو جارێک بە ترس خۆشکردن بە تایبەت لە ناوەندا وانیشاندا کە هەر گۆڕانکاریەک لە تاران ئەبێتە هۆی ئەوەی کە تەناهی بازار تەناهی وڵات تێک بچێوە وڵات تووشی جیابوونەوە ببێ لە تەوەکانی غەیری فارس لە هێنانەوە زۆر جارەوان پشت بە سووریە و بە عێراق دەبەستن و خوێندەوەی بۆ دەکرێت کە دیسانەوە بیری بازار حەکیەوە پڕانکاریەک لە ئێران ئەهۆی ئەوەی کە ئێرانیش ببێت بەتایبەت بەڕوونی کورد باشە. بەڕێز محەممەدی دەمێ ئەوە پرسم، یعنی لە گوتارەکانی بەرپرسانی باڵای ئەو وڵاتە باس لە ڕیفۆرم و چاکسازی دەکەن لە دەستوری وڵاتدا، ینی ئەمانە ئەم جۆرە خیتاب و گوتارانە دەتوانێت جوڵە ئەم جوڵی کە لە ماوەی ڕابردوودا هەیە لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان خامۆش بکاتەوە بەم جۆرە گوتارانە؟ خاڵێکی ورد باس بکەم لە راپۆرتەکەی جنابیشتە داماژەت بە گرانی 18,000 کەس لە هەموو ئێراندا ئەگەر بنسی تاوی لێ بکەین هەردوو تا 40% گیراوانی ئەو خۆپیشاندانانە کورد بیر بێنینەوە کە سپتامبر کە ژینانی کاران خەبەری مەرگی ناوەندی هاوکاری حزبەکانی مانگرتن و پیشانیان هەر ئەو ئێوارەی دواتر لە ڕۆژی دووشەمەی پیشاندانەکان دەست ئەوە بڵێم کە کوردستان چەقەوە کوردستان ئەو بۆیە ئەوەی کە بمانێ پێمان وابێ ئەوەی کە خودی ڕژی مەڵێک ئەو کێشانە کارەسەر بکە ئەوە شتێکی واقعی نییە ژووی نوتنەوەی چاکبازیەکان لە ئێران ئەوەی پێش سلاحات 1997ەوە دەستیان پێکرەوانش کەسیان پێم وانە بێداری خواردیوە. بەڵێ خوازیار بووین کە زیاتر گفتوگۆ بکەین، بەڵام لەبەر هەبوونی گرفت لە گەیشتنی دەنجی ئێوە لە کۆتاییدا سوپاست دەکەین. بەڕێز سیاوەش محەممەدی شرۆڤەکاری سیاسی لە شاری بۆنی ئەڵمانیەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵمان بوویت.